لەگەڵ سەرەتاکانی سەدەی حەوتی زاینی ململانەکان بوونە بار بەسەر مرۆڤایەتی کاوڵکاری و تۆقاندن و بەکۆی لەکردن بەڕاستی لەو کاتەدا ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس بۆی مرۆڤایەتی هاوسەنگی بەدەستبێنێتەوە هاتنەبوونی فەلسفەیەکی وجودی نوێ پێویست بوو. شاری مەککە لە دوورگەی عەرەبی ناوچەیەکی ئارام و لاشەڕ گونجاو بۆ هەڵگرتنی ئەم ئەرکە لە سەردەستی هاشمی کوڕی عەبدولمەنافی کوڕی قوسەی کوڕی کلاب بووە ناوەندێکی بازرگانی. مەککە لە 5 ڕێگای جیاوازەوە بازرگانی لەگەڵ جیهانی دەرەوە دەکرد. بازرگانی شام و عێراق و یەمەن و حەبەشەی پێک دەبەستەوە. یەکێک لە وێستگا گرنگەکانی ئەو سەردەما هەڵگیرساندی جەنگی جیهانی بوو لە نێوان ئیمپراتۆریەتەکانی بێزانتی و فارسی لە ساڵی 602 زاینی کە گەورە زلهێزی ناوچەکە بوون. جەنگەکە لە چەندین سەنگەری جیاوازەوە هەڵگیرسا و کۆتایی نەداهات تاکو ساڵی 627 زاینی بە سەرکەوتنی بێزانتیەکان لە جەنگی نینەوە. لە هەمان ئەو ساڵی مسلمانان پارسەنگی هێزیان لە بەرژەوەندی خۆیان گۆڕی و ڕێکەوتنامەی حودەیبیەیان مۆر کرد. دوای ماوەیەکی کەمیش مەککە فەتح دەکەن و خۆیان ئامادە دەکەن بۆ فەتحی دوو ئیمپراتۆریەتە شەکەت و ماندووەکە و دروستکردنی شارستانێتێکی جیهانی ناوازە. ئەم سەدەیە کاتی گونجاو بوو بۆ هاتنە خوارەوەی دوا هەمین پەیامی پەروەردگار بۆ مرۆڤایەتی. ئەمەش مانایەوە بوو مرۆڤایەتی گەیشتۆتە پێگەیشتنێکی جیاکەرەوە کە بتوانێت منهەجەکە بە تەواوی هەڵبگرێت و دوای ئەوە چیتر پێویستی بە وەحی نەبێت و مرۆڤایەتی لە سەروبەندی بە جیهانبوونیەکە نەتەوە و عەشیرەت و ڕەگەز و ڕەنگ تێپەڕێنێت بۆ ئەوەش پێویستی بە گوتارێکە کورد نەکرێتەوە بۆ کۆمەڵێکی دیاریکراو.